بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش. لە شاری سلێمانی فیستیڤاڵێکی هاوینەی تایبەت کراوەتەوە بە کارەدەستیەکان و دەستڕەنگینیەکان. لەگەڵمان بن بزانین فیستیڤاڵەکە چی لە خۆی دەگرێت. ئێمە بڕیاری ئەم فیستیڤاڵەماندا بۆ ئەوەی کەشێکی جیاواز دروست بکەین، هەم بۆ سەردانیکەران و هەم بۆ ئەو کەسانەشی خاوەن بزنسێکی بچکۆڵی خۆیان یاخود بە ئەو کەسانی خاوەن بزنسی گەورەی خۆیانن بێن لێرە کە ڕستەکانی خۆیان ساخ بکەنەوە پیشانی خەڵکی بدەن و بۆ سەردانیکەرانی شێوەیەزێکی جوان شێوازێکی جیاواز هەبێت سەردانی بکەن کەشێکی جیاواز بگۆڕن، ئەتوانن بۆ نمونە ئەو ڕۆژە لە ماڵۆنان نەخۆن لە بریوە بچن بۆ سەیرانێک گەشتێک بێن لێرە هەم گەڕانێک هەم سەردانیەکی ئێرە بکەن و لێرەش شتەکانی ئێرە تاقی بکەنەوە لێرە هەموو شتێک هەیە. وەک دەزانی کەشهواکەی گەرما ڕەچاوی ئەوەتان کردووە کاتەکەی ئەوە بێت کە بۆی بە کاتێکی فێنک بێ هاوڵاتیان وەک دەزانی لە ئێستا لە گەرمای هاوینە نایەنە دەرەوە. ڕاستە بەڵە ڕەچاوی ئەوشمان کردو لێرە فیستیڤاڵەکە ئێمە خۆمان لێرە لە ساعت 4ەوە لێرەین هەتاوەکو 12 شەوە ئیتر لێرە تقریبا لە ساعت 6 فێنکە کاکەش و هەوای سەرچنەش خۆت ئەزانی جیاواز و زۆر فێنک و خۆشە بۆ ئەمجا. کۆکردنەوەی ئەو کەسانەی کە خاوەنی کارێکی بچووکی خۆیان چۆنە بۆ ئێوە زەحمەت نییە؟ بەروەڵا زەحمەتە بەڵام ئیتر ئێمە لێرە بەهۆی ڕێکخرا و گروپ و ئەو شتانی خۆمانەوە هەمومان لە ناو یەکە کۆ بووینەتەوە و زوزووکە ئەم فیستیڤاڵانە ئەنجامێن بێکۆ کۆیان ئەەکەینەوە هەمومان بێکەوە لێرە بەشدار ئەبین. ئەوەی کاردانەوە بۆ یەکەم جارتان نییە ئەم فیستیڤاڵانە کە کاردانەوەتان وەرگرتی بێتەوە لەلایەن ئەم خاوەن کارانەوە. کاریگەری هەیە لەسەر ئیشەکەی ئەوان؟ کاریگەری هەیە ئەلحەمدولیلا زۆر باشیش. بە چ شتێک بەشداری ئەەکەی؟ بەڵێ بەو خواردنانە بەشداریەکەم ڕۆژانەش ئاوا ئەگەر بۆ نمونە ئەگەر بزانین شوێنەکە بازاری هەیە خواردنەکانمان گۆڕانکاریان پێکەین یعنی بۆ نمونە ئەیان گۆڕین شتی ترێنین بۆ نمونە بەیانی. بەڵێ هاوڵاتیان تا چەنە خواردنەکانیتوان بەدڵە؟ وەڵا نەک من یعنی بەعام حەزیان لە خواردنەکانی ئێمەیە لەبەرەوەی خواردنەکانی ئێمە زۆربیان هەردووبارە نابێتەوە ئەنجاسی خەشیان پێمانە خواردنەکان هەمووی تازە و فرێشە شتی خراپ بەکار نایێنین ئێمە لەبەرەوەی تۆ ئەگەر جارێک بێ بۆ لای من بۆ نمونە لەفەیەکی کو باخۆی بەدڵ نەبوو نایەتەوە وەنیا ئەیتر بەدڵیانە و دێشتنەوانێ و چاویان ماجەکەمی مشتریەکانمان ئەگەر بزانن ئێستا لێرێنە ئێوارێ دێن بۆ لامان. تۆ بەتەنیا یا کەسی لەگەڵا؟ وەڵام من هاوسەرەکەم لەگەڵ بوو بەس ئەو نەخۆش بڕۆشتەوە ناساخە. ئەم فیستیڤاڵانە تا چەندە بە گرنگدا ئەنەی بۆ کارەکەی ئێوە کە ئەم جۆرە ئیشاناکەن هیچ شوێنێکی کارکردنتان نییە؟ من وڵای دەستخۆشی لەو کەساناکەم کە هەڵستن بەکردنەوەی ئەم فیستیڤاڵانە بەس من یەک داواکاریم هەیە یعنی با لەسەر خەڵقی قورس نەکەن بەڕاستی قورسە قورس بۆ قورس وەک جاران نییە ئێستا پارکی ئازادی لە 50,000 ئێستا بۆ بە 2 وەرەقە و 3 وەرەقە یعنی ئەمە ماقول نییە ئەم پارەیە بۆ چێ بۆ کەس لێپرسینەوەیەک ناکە خەڵق لە تاو فەقیری و داماوی هاتۆتە دەرەوە من ئەگەر پێویستیم پێی نەبێ نایان بۆ ئێرە چونکەژن یعنی ماڵەوە یعنی ماڵ و مناڵەکەی یعنی من شانازی بەخۆمەوەکەم لەبەرەوەی من سوچێکم گرتۆ لەگەڵ ئاوسەرەکەما یارمەتی هەیە بەس مەبەستمە ئەگەر ژیانم خۆش بێ یعنی ئەم ئیشە ناکەم بۆ نمونە حەزەکە منیش بۆ خۆم دانیشم لە ماڵەوە بەس من شانازی بشی پێوەکەم بە ئیشەکەم و زۆر خۆشەوێت. چ شتێکی دەستی تۆ زۆر خۆشە خواردنەکانە ئەوەی بزانی هاوڵاتیان کەوتبێتیان ئەم خواردنەی تۆ زۆر خۆشە؟ وەڵاهی دەردی کابرا لە پیاوعی بە بەحسی خۆی بکات وەڵام من سپاس بخوا هەموو خواردنێک ئەزانم بۆ نمونە هەن لەسەر و پێ خواردنە کۆنەکان هەمووی ئەمە کفتەی سابوونکەران و هەمووی دۆینەونا ئیتر هەموو یار بەقە لە خەرمان یعنی سپاس بە خواشکردی شتێکم لێ ئاسینە پێی وەرزەکان خواردنەکان ئەگۆڕی خواردنیش یعنی دەستیاوە بەپێی وەرزەکان خواردنەکان ئەی چۆن ئێستا بینیم کنر بە ماسی وێ ئێستا کاتی کنر نییە خەڵق داوای کردو بۆ هێناومە بەڵێ مشتری خۆیانە یعنی ئەگەر ئێستا بزانم من لێرەم و کنگر ماسیەکەم هێنا هەر یعنی ئەم ێوارەیە میان دێن بۆ لای من بەڵێ ئەوانش مشتری خۆیانەیە وەڵا ئیتر سەر و پێێنین ئەی چۆن کاتی کە سەرمایە سەر و پێێنین کورەش گەنمە کوتاوێنین بە ئێسقان و گۆشتەوە نۆکاوێنین ترخێنە ئەهێنین ئەم شتانە هەمووێنین ئەنجا خواردنیش دەستیاوە
ئیتر هەیە دەستیاوی خۆشە هەیە خواردنەکە جوانیش نەبێ هەر دەستیاوی خۆشە بەخوا ئەی چاوی ئێوە ماجەکەم دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی لەو کەسەژەکەمکان بیستیڤاڵی بۆ کردینەوە کاکارزان و ئەوان لەشیان ساغ بێ و سەرکەوتوو بێ تا چەندە لەلایەن هاوڵاتیانەوە داواکاری لەسەر ئیشەکانتان والله زۆر بەتایبەتی لە ئەو خوارەوە لە جنوب و لە عەرەبستان و ئەوانە زۆر عەرەب داوایەکە لە بەغا و لەو شوێنانە ینی بە شێوازی ئۆنلاینیش ئەیفرۆشن بەڵێ ئێمە پیجمان هەیە لە ڕێگەی پیجۆرە وڵا زۆر خواستی لەسرە هەر جانتا دروستەکان یاشتی تریش وڵا جانتایە و هین پاکەتی کلێنسە و لەگەڵ هێنا نقلدان و ئیتە ئاوا بە تەمانی وەردەشتی تریش هەر بخەینە سەری یعنی ئاوا جێگەی بۆ شتێک بۆ جێگەی مکیاج و شت لەسەر مێستەوا لە تووشت دانرێت ئەوانش دروستەکەین تر ئاوا ملوانکە و ئەو شتانش دروستەکەین تا چەندە ئەم جۆرە فیستیڤاڵانە بە گرنگدانەی بۆ ئێوە کارێکی بزنسێکی بچووکی تایبەت بە خۆتانتان هەیە وڵا باشن ئەمانش باشن هەم ناساندنی کارەکەمانەوە هەم شتیشی تیا ساغەکرێتەوە هەم ناساندنی کارەکەیشە زۆر باشە لێلەشە ساغ بە بینیم کچەکەتە لەگەڵا ئەو هاوکارتەوە با ئەویش بە قسان بکە بزانین چۆنم کارانە ئەکەن سڵاو لێبێ ئەم کارێکی ئێوە ئەیکەن تا چەندە زەحمەتە دروستکردنی جانتا بە مرو سڵاو لە ئێویش بێ بە خێراتنی کەناڵەکەتانەکەم وڵا بتوتونەتەوەی هەموو ئیشێ بەشی خۆی زەحمەتی تایە بەڵام سپاس بۆخۆ ئاسانە لە چاو هەنێ ئیشە ئەرە وڵا وایە سەرەتا هەر قورسی تایە کە فێرەبی بەڵام بەرەبەرەکە دەستمان ڕاها و ئاسانە ئەی چۆنە ئیشکردن کچودایەک بەیەکە وڵا خۆشە ئەرە وڵا هیچ کامتان باشترن لە ئیشەکەیە هەردووکمان باشین بەڵێ هیچ کاتێ هەبووە شتێکتان لە ئاسی بێ هاوکاریە بکەن بەڵێ منیش تەنانەت هەنێکات شتم لێ ئاسی بۆ دێکمان کاری کردوم لەشتان ساغبە ئەم فیستیڤاڵانە باشە بۆ ناساندنی کارەکەتان ئەرە وڵا خۆی زیاتر فستیڤال ئێمە ئەمانژمانەوەیە کە زیاتر بناسرین لە ڕێگەی کەناڵەکانەوە ئەینا خۆی زیاتر لە ڕێگەی پێی جوانە ئێمە بازاڕمان هەیە بە تایبەتی عەرەبوشت کڕیاری عەرەبمان زۆر هەیە کاتە ئەم جۆرە فیستیڤاڵانە کاریگەری هەیە لەسەر کارەکەی ئێوە بەڵێ زۆریش لە بەرنامەتانە نیشتی تر دروستکەن من بینیومە هێلەکی جلی کوردیان بە مرو دروست کردووە ئێوە ئەوش دروست ناکەن بەڵێ ئەو لە پرۆژەیە هەر لەم ڕۆژانش لەگەڵ دایکمان باس نەکرد هەموو دایە بە تەمام هێلەک دروستکەم شتی تریشە سە پشتێنیشم دروست کردووە خۆم دروستم کردووە بەڵێ مەدالیا دروستەکەین ئەها پشتێنی تریشمان دروست کردووە بە زیاتر ئێستا خەڵک حەزیشانم جۆرانەیە بۆی ئەمەم کردووە نەقڵدان دروستەکەین شوێنکردنس دروستەکەین جانتا بە چەندها ستایل دروستەکەین داواکاری تا چەندە لەسەر ئەم جانتانە چونکە ئەم جانتان تۆزە تایبەتن بۆ هەموو شوێنێک نابن وڵا داواکاری زۆر لە سەرە بە تایبەتی ئێستا تازەی ژاتووە بۆ ئێرە ئینا زۆر داواکاری لەسەرە لە خەڵکەوە خاتون بە چ ئیشە بەشداری لە فیستیڤالەتا کردوتەوە بەڵێ ئێمە بە ئیشی مۆم و ژێرمۆم بەشداریمان کردووە توانی باسی ئیشەکانتم بۆ بکەیشتی زۆر جوانم بینی لێرەیە ئەم شتانە چۆن دروست ئەەکەیت بەڵێ پێکاتووە لە گەچی ئیتالی پێڵن مۆمەکانیش مۆمی سۆیای پێڵن اینجا بە قاڵب ئەو نەخشانەدا هەر نەخشێکمان بێ دەریێچەنی بەڵێ چۆن فێری ئەم ئیشە بوویتەوە وڵی تر لە ڕێگەی ئینتەرنێتەوە خۆم و خوشەکەم هەڵسەوین بە ئەم ئیشانە ئیشی مۆم و ئیشی ژێرمۆم بەڵێ اینجا تا ئێستا بەرداوامین و تر بەرداوام ببین انشاءالله بەڵێ ئەمانە ژێرمەمە بەڵێ ئێستا ئەمانەش قاڵب و ئەتوانی مۆمیش بۆ بەکاربێنی ئیترم بۆکسانە و حرف و ئەمانە هەمووی قاڵبە بەڵێ هەر شوێن مۆم دروستەکەی یان بەپێی داواکاری خەڵکەگەر کەسێک شتێکی تری بوو ئەتوانی بۆی دروستکەی بەڵێ بەڵێ بەپێی داواکاری خەڵکە و بەپێی تەڵەبە بەڵێ ژێرمۆم دروستەکەین و ئەمانە هەموو ژێرمۆمە ئەوانە هەمووی قاڵبی گەچەکەیە ینی بە گەچ و بە مۆمیش ئەم گۆزانە هەمووی ئەتوانی بیانکەین بە سێت هەنی بەپێی تەڵەبی خەڵکەکە بەڵێ ئەم مادەیە کە ئەمە ئەمەی لە دروست ئەەکەی
زەحمەتە ئیشکردن پێیان ئاسانە باشە بە پێ ڕادێ باشە بەڵێ کردنەوەی فیستیڤالانە تا چەندە گرنگە بۆ ئەم جۆرە کارانەی ئێوە زۆر باشە دەستخۆشیان لێکەم بۆ ناساندنی کاڵەکانمان و بۆ ئەشیاکانمان زۆر باشە بەڵە دەستخۆشیان لەکەم دەستی ئێوەش خۆش بێ سپاس هاتوون بە چه ئیشێ بەشداری و لەم فیستیڤالەدا کردووە باکاری دەستی و ئیشی ئەکسسوارات ئەم کارانە خۆت دروستەکەی بەدەست بەڵێ هەمووی کاری دەسا تا چەندە زەحمەتی هەیە ئەم کارانەت وڵی تۆزێ قورسی ئاجە کاتی زۆرەوێ وردەکاری زۆرە کاری دەستی دای من وردەکاری زۆرە ئەی ئەم جۆرە فیستیڤالانە تا چەندە گرنگە بۆ کەسانی وەکو ئێوە وڵا گرینگە تا ڕادێکی زۆر باش دیک بەشداربی کاڵەکانی خۆتە ناسێنی ئیشێکی زۆر باشە چەندێکە دەست کردۆم کارە تقریبن ماوەی ساڵ و نیوێکە بێ ساڵێکە بە تەواوی چۆن بڕیاریا دەست بکەی بەم کارە وڵی هەر لە منداڵەوە حەزم نەکاری دەست و دروستکردنی ملوانکە و ئەکسسوارات و ئەو شتانە بۆ ئیتر ئەخوێنی داوام تاواکەی دێوە لە ماڵەوە نازین چی بکەی دەستم بۆ ئیشە کرد هەر خولیای منداڵیمە بڵێ تا چەندە کارەکان داواکاری لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە وڵی چووکە تازم زۆر دەمێکنی ئیش بە خەڵکەکەم تقریبن باشە خراپ نییە وردە وردە زۆرە بێ چۆنە ئەمڕۆ خۆت جلی کوردی لەبەر نەکرۆ شتەکان کوردەواریە و تایبەتن بە جلی کوردی چۆنە جلی کوردی لەبەر نەکردووە لەبەر گەرماکە ماشەڵا زۆر گەرمە ئینشەڵڵا سبەی ئەیکەم بەجلی کوردی ئینشەڵڵا جەناو بە چ ئیشە بەشداری و کردووە لەم فیستیڤالەدا سەرەتا بە خێرهاتنی بەڕێستانەکەم من بە ئیشی بۆن بەشداریم کردووە لێرا بۆن ئەفرۆشن و کارێکی دەستی تا چەندە شارەزای و پیا کردو لە بۆنە وڵی تر شارەزایەکی باشمان پیا کردو تقریبا نزیکی ساڵونەیە بۆ 2 ساڵە خەریکی ئەم ئیشین تر بەش خۆر شارەزایە پیاکەین وەک دەزانی ئێستا هاوینە کە شوهاواکەشی گەرمە خەڵک داوای چ بۆنێکە کا زیاتر چ بۆنێک باشە وڵی زیاتر بۆنێکی فێنک بێ هاوینی بێ هەم بۆنی بە هەز بە ساردێکی بکەیت نەگەها بۆنێک بێ تیژ بێ بۆ خنکێنێ هاوینە خۆی خەڵک لە خۆی بێزارە بەشتێ بێ هاان فێنک بێ جەوتۆزە هاان پێی بکرێتەوانێ نەک بۆنێکی تیژ بێ بۆ خنکێنێ هاتە بۆنە لابی لە خۆت فێنکە بکاتە بەسەر شالامە چەنددا ئەم جۆرە فیستیڤالانە بە گرنگدانەی بۆ ئێوە ئەو کەسانە وەکو ئێوەن کە کارێکی بچووکی تایبەت بخۆیان هەیە وڵی ئەم فیستیڤالانە بۆ هەموو براندێک باشە لەبەر ئەوەی لە ڕێگەی ئەم فیستیڤالانە و ڕکلامێکی زۆرەکرێ و ڕکلامەکانیش خەڵک ئەیبینێ یارمەتی دەرە هەم بۆ ئەوەی کە ناوێک پیاکەیت خەڵک بوو ناسێت بەرهەمەکانە بناسێتەوانێ ئەو زۆر باشانی ها لە شوێن تری شانێ ئاشنا بنەڵێن ئەمە ئەم کەسی فیستیڤالەکە بوو لەو شوێنەیە بوو. بەڵێ بینێرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەیەم جارەمان کە تایبەت و فیستیڤالێکی هاوینە لە شاری سلێمانی کراوەتەوانێ بۆ هاوڵاتیانەی کە خاوەنی کارێکی بچووکی تایبەت بە خۆیانن هەتا بە گەشتنێکی ترمان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.